پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی حەجی ماڵ ئاوایی بکە کە ئیتر بە ماڵ ئاوایی بەناوبانگە. ڕاستترین بۆ چوونەوەیە کە حەج لە ساڵی نۆهەمی کۆچیا فەرز کرا. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکری سدیقی نارد خوا لێ ڕازی بێ بە ئەمیرەتی بە 300 پیاوەوە کە هەواڵ بدەنە خەڵکی مەدینە کە لە ڕۆژی قوربانیدا هاوار لەو خەڵکە بکەن کە لەم ساڵەوە ئیتر نابێ مشرێک بچێ بۆ مەکە بۆ حەج، نابێت کەسیش تەوافی کەعبە بەڕووتی بکە وەکو جارانیان کرد. پاشان عەلی کوڕی ئەبی تاڵیبیشی بۆ هەمان مەبەست نارد. ئەم حەجە پێشەکیەکی حەجی ماڵ ئاوایی بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ساڵی داهاتووە کردی کە نیەتی حەجی هێنا خەڵکەکەی ئاگادار کردەوە کە ئەیوە بچێ بۆ حەج، ئیتر خەڵکێکی زۆری خەڵکی مەدینە و دەوروبەری خۆیان ئامادە کرد و لە خزمەتیا چوو. لە ڕێگاش هەرچی توانایی حەجی هەبوو لە خزمەتیا کەوتەڕێ. لەم حەجەیە خێزانە بەڕێزەکانی خۆشی لەگەڵ خۆی بردبوو. لەم حەجەدا کە حەجی ماڵاواییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جاران وتاریەدا لە مەکە، لە نەمرە، لە ڕۆژی عارفە، لە مینا خەڵکی فێری چۆنێتی ئەنجامدانی حەجە کرد. هەموو ئەو ڕەفتارە جاهیلیانەی بۆ ڕاستەکردنەوە کە هێشتا مابوون، یان ئەو یاسایانەی کە عەرەبەکان خویان پێوە گرتبوو ئیسلامیش پێی ڕازی نەبوو، وەکو نەسیئیش ئەوە بوو کە بە کەیفی دەسەڵاتداران ئەم ساڵ شتێکیان حرامە کرد، ساڵێکی تر حەڵاڵیانە کردەوە یان بە پێچەوانەوە هەروەکو کە پەرلەمانی کوردستان ئێستا شتی واکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام ئامۆژگاریە کردن، شتی بیرە خستنەوە بنەما سەرەکیەکانی دینەکەی بۆ باسەکردنەوە، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە عەقیدەوە هەبوو، یا پەیوەندی مسلمانان بە مسلمانان و پەیوەندی مسلمانان بە غەیرە مسلمانان، یا گوێڕالی کاربەدەستانی مسلمان خۆیان. هەروەها ئەوەی پەیوەندی بە خێزانەوە هەبوو، باسی ماف و ئەرکەکانی هەر لایەنێکی لە هاوسەرەکان بۆ ئەکردنەوە. زۆری جەخت لەسەر پابەندبوونەوەیان کردەوە بە قورئان و سونەتەوە پێی فەرموون کە چۆن بانگەوازەکە هەڵەگرن و ئەیگێننەوە، داوای لێکردن شایەتی بدەن لەوەی ئەم پەیامی خوایە کە پێی گەیاندون و ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وسەلام کەمتر خەم نەبووە لە گەیاندنەوەی، فەرمووی شاهید بن لەسەرەوەی کە پێم گەیاندون. ئامۆژگاری کردن ئەو ڕاستپاردەی لەسەر شانی پیرۆزی بۆەوە گەیاندوێتی هەموو شتێکی بۆ ئەمان ڕوون کردوت. پێی فەرموون لەوانەیە من دوای ئەم ساڵ جارێکی تر لەم جیان نەتان بینمەوە. ئیتر ئامۆژگارێکی دیار بوون کە ئامۆژگاری کەسێکە کە ماڵ ئاواییە کات و نایان بینێت و ئەوانیش نایبینە. دوای گەڕانەوەی لە حەج لە مەدینە نەخۆش کەوت لە مانگی ڕەبیعی یەکەمی ساڵی دەیەمی کۆچیە، دوای ژیانێکی پڕبەرەکەت و فەڕی خوایی پڕ لێوەشاوەیی پێشەوایەتی و ئارامگری سەردارانە و پاڵەوانێتی و جوامێری ڕەسەن کۆچی دوایی کرد. درودی خوای لەسەر ژیانی پیرۆزی دەقا و دەق چەسپاندنی قورئانەکە بوو عەلەیهی سەڵات وسەلام. بەم شێوەیە کۆتایی بە ژیانی پاکی پێغەمبەری نازدار هات عەلەیهی سەڵات وسەلام. بەم شێوەیە دێنە کۆتایی ئەم بەشەی سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام. لەهەوا ئەبینین کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لە خەباتێکی نەپساوە هەر لەو سەردەمەی کە لە 40 ساڵیەوە بوو بە پێغەمبەری خوا 23 دانە ساڵی ڕەبەق بە شەو و ڕۆژیەوە ئەم پەیامەی هەڵگرت بوو، خەمی ئەم پەیامەی لەبەر بوو بە 23 ساڵ لەو سەرەتایی یەکەم جاریەوە کە سوژدەی بۆ خوا بردبوو لە کەعبەیە و تەنها بوو، پیسایی و ڕێخۆڵە حوشتریان بەسەریە کێشا بۆ زەمانەی کە ساڵی هەشتەمی کۆچی بەسەر بەرزیەوە چووەوە مەککە و 140,000 سەحابی لە خزمەتیا بوون تا ئەو کاتەی حەجی ماڵ ئاوایی کرد و دوایی کۆچی دوایی کرد.